سڵاوتان لێبێت و تەندروست باش بن لە ئەڵلقەیەکی نوێی کۆوارەوە بە کۆمەڵێک بڕگە و بابەتی هونەری و کولتوریەوە هاتوینەتەوە لاتان. سەرەتای بەرنامەکەش بە گرنگترین هەواڵە هونەری و کولتوریەکانی ئەم هەفتەیە دەست پێ دەکەین. لە شارۆچکەی پیرمان پێشەنگەیەکی شێوەکاری بۆ کارەکانی شێوەکار ئیحسان سەلیم کرایەوە. لە پێشەنگەکەدا کۆمەڵێک پۆرترێتی کەسایەتیەکانی کوردستان بە شێوازی هەڵکۆڵین لەسەر دار دروست کرابوون. ئەو پێشەنگەمان کردوتەوە بە بۆنەی شازدەی ئابە. شازدەی ئابش لە دایکبوونی سەرۆک بارزانیە و هەروەها دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستانە و ئێمە ئەم تابلۆیانەمان کۆ کردەوە کە بە شێوازێکی داروێنە تابلۆیەکانمان داناوە. تابلۆیەکانیش تقریبان تا 20 تابلۆ دەبێت شوێنەکارەوەندە دەخوازێتن، احتیمالە زیاترە بەڵام شوێنەکارەوەندە بە هاوکاری ناوەندی چالاکی لاوانی سەلاحەدین هەستانە و پێشانگامان کردوتەوە. من بۆ خۆم لە چەند بواری هونەریدا کار دەکەم، هەم لە پەیکەرتاشی، هەم لە خۆشنووسی، هەم لە وێنەکێشان، هەم لە بواری معەڕاق و هەروەها لە بواری داروێنە کە ئێستا داماناوە. ئەم داروێنانە کە ئێمە کاری لەسەر دەکەن دەگەڕێتەوە سەر خودی تابلۆیەکە. تابلۆ دەزانێتن، تابلۆ هەیە لەوانەیە من 72 سەعاتی پێوە بووم، تابلۆش هەیە لەوانەیە 13-14 سەعاتی پێوە بم، بە سەعات ئێمە تەقدیری دەکەین. مۆنۆدرامای وەک قەقنەس دەسووتێم لە هۆڵی ڕۆشنبیری کەرکووک بۆ ماوەی 2 ڕۆژ نمایش کرا. ئەم شانۆگەریە لە نووسینی گەزیزە عومەرە و لەلایەن نەژاد نەجمەوە کاری دەرهێنانی بۆ ئەنجام درراوە. ناوەڕۆکی شانۆگەریەکە باس لە گرفتەکانی ئافرەتانی شانۆکار دەکات. دقی مۆنۆدرامای وەک قەقنەس دەسووتێم باسی ئەو خانمە هونەرمەندانە کە تەواوی ژیانیان لەسەر تەختەی شانۆیە خۆشی و ناخۆشیەکانی ژیانیان لەسەر تەختەی شانۆ بەسەر بردووە، بەڵام تەواوی تەمەنیان لە چاوەڕوانی کەسێکە پێیان بڵێ خۆشمەوێ بیان کا بە هاوسەری ژیانی خۆیان. دیارە لەم مۆنۆدرامایە کارکتەرەکە لە سەرەتای دەستپێکردنی شانۆکەوە تاکو کۆتایی بە چاوەڕوانی مایەوە، لە چاوەڕوانی ئەوەی کە کەسێک ئەو خۆشەویستێکە ئەو کەسی خۆی خۆشەوێ با بڵێن ئەو کۆمەلگا ڕێگر نەبێت لەوەی کە کچە شانۆکارێکی خۆش بێ بیکا بە هاوسەری خۆی. دیار لە کۆتایی ئەوە بوو پەیامی ئێمە ئەوە بووکە تا هونەرمەندەکانمان لە ژیانان با قەدریان بگرین، نەوەکو کاتێ بوونە کۆچی دوایان کرد پەیکەریان بۆ دروست بکەین و دەست لە سەرسینگ بۆیان بوەستین. باڵێکی بۆ ڕاکێشم بە دڵ و بە ڕۆح بانگیەکەم تاکو بمبینێن. بەڵام ئەترسم بمبینێن. ئەم بەرهەمە دوای لە وڵاتی تونس لە فستیڤاڵی قەرتاج نمایش کرا، دواتر لە شاری هەولێر و ئەمڕۆژ لە کەرکووک بۆ 2 ڕۆژ نمایش دەکەین. دواتریش لە هەفتەی ئایندە ئەچینە شاری سلێمانی. ئەم نمایشە باس لە ئازار و خەم و معانەتەکانی ئەو شانۆکارانەی کە سەردەمانێک یاخود ساڵانێکە لەسەر ستەیج و تەختەی شانۆ بە بەردەوام کاری هونەریەکەن و دواتر ژیانێکیان نییە یاخود ماڵێکیان نییە بۆی لە کۆتا ژیانەکانیان ماڵێ دروستکەن. دیارە ئەمە خەم و ئازارەکانی ئافرەتانی شانۆکارە پێم باش بوو ئێمە کاری لەسەرکەین چکە لە هەموو شوێنێک لە هەموو شارەکان ئەم ئازار و معاناتە هیچ شانۆکار. ئەم خوێندەوە نەجارێک، نەدوو، نەسێ، نەچوار، نەپێنج، نەشەش، نەحەوت، نەهەشت، نەنۆ، نەدا، ئەم خوێندەوە.
لە چوارتا و لە ڕێوڕسمێکدا پەردە لەسەر پەیکەری شاعر جەمال شارباژێڕی لادرا. ئەم پەیکەرە لەسەر ئەرکی دکتۆر تەها ڕەسوول ئەنجام دراوە. پەیکەرسازی لاو ئارام هۆگر پەیکەرەکەی دروست کردووە. خۆشحالی و پەیکەری مامۆستا جەمال شارباژێریم لە ئەستۆگرد لە پای ئەو نووسین و هۆنراوە جوانانەی کە پێشکەشی کردوین. هیوای لەشێکی ساغی بۆ خوازم تەندروستی بەرەو باشتر بڕوە ئینشاءالله. پەیکەری مامۆستا جەمال بۆ ماوەی 6 مانگێک بێت من بە بەرداوامی کارم تیا کردووە. بە مەتریالی فایبەگلاس و هاراوەی بەرد و چەندین مادەی تر داڕێژراوە. پەیکەری مامۆستا جەمال بۆیە چوارتامان دەستنیشان کرد لەبەرەوەی مامۆستا جەمال لەناو چوارتایە گەورە بووە. زۆربەی هۆنراوەکانیشی ئاماژە بە شارۆچکەی چوارتای ئازیزەیان. ئەزانی من چەندێنێکە برام بە دوای تۆدا وێڵم ئەگەر بەدەست من بووایە نەکو تەنیا لە باوەشی دڵی گەرمی ئەم چوارتایە لە هەر شوێنێ توی لێبی هەردیش تۆ بەجێ نەهێڵم لە باوەشی من بووتایە. دڵخۆشم کە ئەم دەمەوە ئێوارەیە بەشدار بم لە مەراسیمی پەردەلادان لەسەر پەیکەری شاعری گەورە مامۆستا جەمال شارباژێڕی. ئێستاژەوە جێم لە دەنجی مامۆستا حەمە ڕەوفە کە قەسیدەیەکی ئەو بە گۆرانی ئەڵێ و دەنجی لێ هەڵبڕیوە ئەوەندەی تر ئێوارە کۆڕەکەی ڕازاندەوە. مامۆستا شارباژێڕی بەڕای من یەکێک لە ڕابەرانی شعری نوێی کوردیە. لەبیرمە لە بیرۆرەکانی شێرک و بێکەس ئەڵێ کاتی خۆی ئێمە کە دەستمان بە نووسین کرد وەکو مامۆستا سەیری جەمال شارباژێریمان کرد. شارەکانی خۆمان نیشانی ئەوەدا ئەگەر هەڵەیەکی تیاوە بۆی ڕازەکردینەوە. مامۆستا جەمال شارباژێری بە تایبەتی لەو شەسازیە کەم شاعری هاوتایەوەم بینیوە. هەروەها بایەخی زۆرگەوە بەڕیتم بۆ موسیقای شاردەدا. مامۆستا شارباژێری بەداخەوە ماوەیەکە وەستاوە لە شوێنی خۆی وەکو عەرەب دەرێن مراوەحەکە بەرەو پێش نەچووە. ڕەنگە تەمەن یا نەخۆشی وای لێکرد بێت دەنا دەبا ئێستا لە ڕیزی هەرێ پێشەوەی شاعرە نوێخوازەکانی کوردستان بووە. لە شاری سلێمانی هونەرمەندانی بابل و کۆمەڵێک هونەرمەندی سلێمانی پێشانگەیەکی شێوەکاریان بە ناوی 28 کۆی نۆ لە گەلەری ئەم نەسوورەکە کردەوە. بۆ یەکەم جارە هونەرمەندانی شاری بابل لە ڕێی جەمعیەتی تەشکیلینی عراقینەوە ئەم پێشانگایە ساز دەکەن لە سلێمانی. بێگومان ئەمە هەنگاوێکی زۆر باشە و دڵخۆشکەرەیە چونکە کۆمەڵێک بەرهەمی زۆر باش لێرەدا دەبینین. کۆمەڵێک بەرهەم کە گرتەی هەموو قوتابخانە هونەریەکانە. هەڵبەتە ئەوانەی کە ئەم بەرهەمانان هێناوەتە بە ئێرە هەمووی دکتۆر و کەسانی پسپۆڕن لە مەجای هونەری شێوەکاری. ئەمڕۆ زیاتر لە 85 کاری هونەری لێرەدا ئەبینین کە دابەش بۆ بەسەر کاری نیگارکێشان و پەیکەر و سیرامیک. پەیامی سەرەکی ئەم پێشانگایە گەیاندنی نامەی خۆشەویستی و ئاشتیە کە لە سەر تاسەری ئەم وڵاتە بێ جێگیر بێت. وڵاتەکەمان پڕ لە قەیرانە بەڵام بە پەیامی جوانی و بە پەیامی ئاشتی و پەیامی خۆشەویستی ئەتوانین شتەکان جوان بکەین. ئێمە سوپاسی هونەرمەندانی بابل دەکەین کە ئەمڕۆ هاتوونەتە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری ئەم بەرهەمانە نمایشەکەن. بێگومان کۆمەڵێک هونەرمەندی شاری سلێمانیش بەشدارن لەگەڵ یاناوەکو میوان. ئێمە ئاواتە خوازین کە ئەم تەجروبانە چەند جارێکی دووبارە بێتەوە. أقمنا المعرض السنوي الأول في بابل. تم الاتفاق مع مجموعة من فناني یەکەم پێشانگای ساڵانەمان لە بابل کردەوە بەڵام لەگەڵ کۆمەڵی هونەرمەندی شێوەکاری شاری سلێمانی ڕێکەوتین کە بۆ دووەم پێشانگا بێنە سلێمانی.
پێشانگاکە بە ناوی 28 کۆ 9 واتە 28 هونەرمەند لە شاری بابلەوە و لە جۆرەها بەشی جیاوازی وەک وێنەکێشان و پێکەرسازی و سیرامیک هەروەها لەگەڵ 9 هونەرمەندی شاری سلێمانی کە بە شێوازی هونەری جیاواز کاریان کردووە. ينتمون إلى مختلف المدارس الفنية. چواردە هونەرمەندی کورد لە بنەڵەی یۆکۆهاما چالا 22 بەشداریان کرد. لە پێشەنگەکەدا گۆشەیەکی تایبەت بۆ کارەکانی شێوەکارە کوردەکان دانرابوون. هونەرمەند سمکۆ ئەحمەد ڕێکخەری ئەم بەشە بوو. جێ خۆتی لێرە باسی بابەتێ بکەم بەڕاستی هەتا ئێستا و هەوڵانەی کە ئەدرێنە دەروی وڵات بۆ گەیاندنی ئەو هونەرانەی کە لە ناو وڵاتە ئاکرێ بۆ دەرەوە لەسەر ئاسی تاکە کە بەداخەوە کە ئەمەی ترەبێ بگۆڕێ بۆ سیستەم یاخود بگەڕێ بۆ دامەزراوەی بۆی بتوانین وڵاتانی جیهان کاری پەیوەندی دامەزراوەییمان لەگەڵا بکەن چون ئاستی تاک یاخود هەوڵەکان لەسەر ئاسی تاک تا فترەیەکە چون مەحدودە بەڵام ئەگەر لەسەر ئاسی دامەزراوەیی بێ بە سیستەماتیک بێ وڵاتەکان دەوڵەتەکان و نەتەوە جیاوازەکان جیاوازتر ئێمە ئەبینین و ئەو پاشخانە هونەریە کە هەمانە لەسەر ئاسی تاکە چێتە بابەتێکی سیستەمێکی هونەری جیهانیەوە و لێوێ ئێمە داغڵی سیستەمی بیناڵە جیهانیەکان و پێشەنگانی و دەوڵەتەکان و کۆنفرانسە هونەریەکانە بین. هەندێک لە ڕندێک ناوێکی ئاشنا بە گوێ خوێنەران کە ساڵانی نەوەدەکان وەک گۆڤارێکی ساتیر و پێکەنینیان کەنۆک لە سویدەوە بە چاپ دەگەیەندرا. زنارێ خامۆی نووسەر خەڵکی باکووری کوردستانە و ساڵانێکی زۆرە لە سوید دەژی و خاوەنی کۆمەڵێک بەرهەمی دیکەی بە نرخی کوردیە کتێبخانەی کوردی دەوڵەمەند کردووە بۆ بەرنامەی کۆوار باس لە ئەزمموی نووسینی خۆی دەکات. تانواسێ کتێبێ من دەرکەتنە و یەکژی وەرگەرم کریزی سوێدی و تشتێکی دیژی ئەس پر پێ شاناز و سەر بلندم ئەس بلۆگەرێ کورمانجیە پێشیمە و ئەف 18 ساڵن ینی ساڵە 2023 و vردایە ئەس بلۆگا هەندێک ڕندک دمەشینم و ئەس هەر ڕۆژ دوسێ ماقەلا دووەشینم دۆ من لێ مێزەکرد ئەس باوەڕ دەکەم 7500 و تشتێک مەقالەیە من بلۆگا مداهانە 1970 پشتێکە زاتم سوێت لە ڤرات چەند هەواڵ هەبوون کۆوارێکە بە ناوی ئارمانش دەردەخستن و منژی شەر هاتم ئەس کەتم ڕەدەکسیۆنا وێ کۆوارێ سێ کتێبێ من هەنە یەک ئاپێشی بناوێ هەندێک ڕندک میزاحیە یعنی پێکەنینە یا دوو چیرۆکێن زارۆکانێ یعنی فابل زارۆکانن ناڤەرۆکاوان چیرۆکێن کە ئەوێ فابلێن لاوران گەلەکێن وان کوردینە لێ ناونەتەویژی ئەم بێژین جیهانیژی تێهانە و یا سیاژی نویسێن من بناوێ ستریەن مە دەرکەت ئەوژی مەقالەیەن منن مەقالەیە من کول هەن دەرا دەرکەتنم ساڵا 1985 یا 86 و حتا داویا نۆدی مەقالەیەن من مەقالەیە من کتاب هەبن ڕەخنەگری هەیە لەسەر ئەدەبیاتێ و پێکەنین و تشمشتێ وا سیاسی جیهانە و کتێبێک مژی وەرگەرە ئەوژی ڕۆمانە سوسان تامارۆ ڕۆمانێکی بناو دەنگە مژ سوێدی کورکورمانجی بە سوێدی ناوێ گۆردیت یارتات لێ دەردایی من ئەویە بناوێ بدە دوو دلێ خوێ کورکورمانجی
و نهاجی کتێبێک من ئەوێ دەرکەوێ ئەوژی ئەونتۆلۆژیە ئەو کتێب بەس ڤیان من گەرەک لێزێ 189 چیرۆک تێ هەنێ دمەها ئیلۆنێدا ژالی وەشانخانە داراوێ دەرکەوێ. مهدی ساڵح یەکێکە لە کۆنترین ئەکتەرەکانی دراما لە پارێزگای دهۆک ئەو ئەندامی کۆمەڵەی وجدانە کە ئەم کۆمەڵەیە بە دامەزرێنەری دراما لە پارێزگای دهۆکدا دەنرێت. ئەم هونەرمەندە لە سەرەتای نەوەدەکان بەشداری چەندین درامای کوردی کردووە. مهدی ساڵح لەم بڕگەی کۆواردا ئاستەنگی و کێشەکانی بەردەم درامای خۆماڵی کوردی دەخاتە ڕوو. ئەس وەکو مهدی ساڵح ji destpêka yani dê bijim zarokîn ya xwe min gelek heşonerê dikin. Sala notoyekê em bûyne endamên tîpa robat me beşê dramayê beşê şanayê dramayê me vekir. Ez gel komeka biraderê de hevê te wijdan jî îşaret pêda yê me ku li badînan me drama damezrandî. Yani berî me çi karên dramayê li vê deverê nehat nekirine. Me van biradera û taybetê gel havanê koma wijdan me drama li devera badînan me damezrand. Ja piştî me damezrandî ev karê nukem berî nukem min îşaret pêdayî ew kar me encam dan. Çaya hamûdî ji vaqî danewre. Belê. Ez berî te çişûl dînî? Ne, bes bu te bêjim zibêr? Belê. Me got çi roja çeta sara? Ez benî ne sara da firakî daxû. Min ava xalê zibêr. Van roja çeta geleka sara. û mihalêb ke evê tovê tunike tu tenî evê tovê bedirke tamavê tovî geleka nexweş. Ekem karma xavete dramayê temsîliyat çinîn bû ji hezra Tevfîq Şakirê rehmetî dîsa heman derjê nivîsîna Refhat Recep ji derhînana Mamosta Azad Abdullay bû. Me ew karê çinîn temsîlat çinînan televizyonî me ew karê dramayê û piştî hingê me berdewam daye. Piştî ekser em hatin piştî çinînê em hatine zincîra temsîlî bi navê avoxînê pê dikate ji heft xeleqa dewrê min ji dewrekê serekî bû et nava evê zincîrê de hingê digotine min navê min et nava wê de ku hesta taradek ez pê hatî me neasî jî digotine min Hecer navê min et nava vê zincîrê de Hecer bû. Piştî hingê ekser em çûyne piştî bijin avoxîn em çûyne bi zava gundiya ew jî dîsa çîrokeka kurdewarî bû drama bû ew jî heft xeleqa pêk dat. Piştî hingê em çûyne dîsan gelek bijin filmên Kurdî mîna filmê a Gurogul, filmê Muxtarê Diroja, filmê Dîkêlabê Agêr, filmê Mam Heyder, gelek karên diyêt hunerî dîsan berdewamî me pêdaye me ew kare kirin. Şêro! Ora Şêro! Bel Seyda Abîzin. Tawara çakê bû minawere. Cavê Seyda çaw bidevîn. Eger فعلا وزارeta Roşenbîrî bivêtin careka dî drama ne bes li devera badînan li Kurdistanê bi şêwekê giştî careka dî bi zevir teve pêtiviye müdîriyeka am an bêjin rêveberiyeka giştî ya taybet welew an tu bêjin müdîriyeke ku bila ya giştî jî nebitin lê müdîriyek an rêveberiyek bête danam tenê mîzaniyek bû bête texsîskirinê bo karê dramayî de here serê te gotineka meznayê zanî çi dibêje bêje te rêka gayî her geliye heke tu neziviriye def bin haze destê xwe divêre birim baş de here. بڕگە و بابەتەکانی ئەم هەفتەی کەوارمان پێشکەشکردن تا هەفتەی داهاتوو بمێنن بە خێر و خۆشی.